بارزانی دەڵێت مام جەلال تکای لێکردم پۆستی سەرۆکی هەرێم وەربگرم. وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق نزیکە و داهاتووی کەرکووکیش بۆ کورد نادیارە. سەردانەکەی پلاسخارد بۆ ئێران سیاسیەکی دیاری هەرێمی کوردستانی لەپشت بووە. لاتیوار نیوز زۆسڵاوتان لێبێت. من هودا عوسمانم سێ هەواڵتان پێشکەش دەکەم. دوێنێ یەکشەممە بەرگی شەشەمی کتێبی بارزانی و بزودنەوەی ڕزگاری خوازی کورد لە نووسینی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بڵاو کرایەوە. هەردوو میدیاکاران کەوتنە دەرهێنانی بابەتە جیاوازەکانی ناو کتێبەکە و دەستیان کرد بە بڵاوکردنەوەی. بارزانی لە لاپەڕاستە و 1970 کتێبەکەیدا باسی لە کۆبوونەوەکی خۆی و جەلال تاڵەبانی سکرتێری پێشووی یەکێتی کردو دەڵێت تاڵەبانی پێیوتوم هاتووم و ناگەڕێمەوە تا بەڵێنی وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانم پێنەدەیت. سوێندی خوارەگەر بە پۆستی سەرۆک ڕازی نەبم ئەویش ناچێتە بەغدا و واز لە پۆستی سەرۆک کۆماری عێراق دێنێت. مام جەلال پێداگیریەکی زۆری کرد و منیش پێم ڕاگەیاند دواتر وەڵامت دەدەمەوە. وێستم هەموو قسەکانی ناو دەرونی خۆی بکات و ناخی هەڵڕێژێت چونکە دیار بوو زۆر دڵگران و خەمبار بوو بەدەست برادرانیەوە. دواتر مام جەلالەوەشی بە بارزانی وتووە جگەلەوەی کوڕی مەلا موستەفای گەوری بارزانیەکانی و سەلمان دوو شتەکە پیاوی ڕۆژانی تنگانەیت حەز دەکەم ڕێشوێنی پێویست بگریتە بەر بۆ ئەوەی پێکەوە سەردانی مەزاری بارزانی نەمرو کە سوکاری سەربەرزی شەیدان بکەین و پێیان ڕابگەێرین کە ماندووبوون و قوربانی دانتان بە فیڕۆ نەڕۆیشتووە. بڕیارە 18 مانگی 12 ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت کە هەڵبژاردننی چارەنووسسازە بۆ کورد. باپی یاسای نوێ کورسەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەم کراوەتەوە بۆ 15 کورسی کە لە پێشوودا 41 کورسی بووە. نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کاتێکدایە ئێستا عێراقیەکان و تورکمانەکان لە ئێستا خۆیان ئامادە کردووە بۆی زۆرترین کورسی بەدەست بێنن. بە پێچەوانی کوردەکانەوە کار لایەو دەوێت خۆی زۆرترین کورسی ببات بۆ ملشکاندنی یەکتریش سڵ لە هیچ شتێک ناکەنەوە هەنا بۆ هەموو ڕێگایەک دەبن. پاشەوەی جێنین پلاسخاس سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کردووە ناکۆکی لە نێوانە لینا ڕۆمانوسکی باڵیۆزی ئەمریکا و جێنین پلاسخارد دروست بووە. باڵیۆزی ئەمریکا پێی وایە کە جێنین پلاسخارد وەک پێویست ڕۆڵی نوێنەرایەتی یەکگرتووەکان نابینێت. خۆی لە کاروباری سیاسی هەڵدەقورتێنێت بە تایبەتیش دژ بە بەرژەوەندیەکانی ئەمریکا. باڵیۆزی ئەمریکا نیگەرانە لە سەردانەکەی پلاسخارد بۆ ئێران و ڕایگەیاندووە ئێران ڕۆڵێکی مەترسیدار لە ناوچەکەدا دەگێڕێت و میلیشیاکانیش هێرش دەکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا. بەڵام نوێنەری نەتەوە یەکگرتووەکان سەردانی وڵاتە دەکات بێ ئەوەی لە ئازڕەفتارەکانی ئێران هەڵوێستی هەبێت. بە پێی زانیاریەکانی تیوار سەردانیکردنی پلاسخارد بۆ ئێران بە ئامانگی و ڕێخستنی سیاسیەکی دیاری هەرێمی کوردستان بووە. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.